ئۆپەراسیۆنەکانی دەوڵەتی تورکیا خۆشبەختانە لە باشووری کوردستان شکستی هێنا و شکستی دەوڵەتی تورکیا لە باشووری کوردستان بەشێکە لەو پرۆسەی شکستانەی کە لە سووریا و لە لیبیا و لە جێگاکانی تریش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هێناوێتی. بێگومان تەعاداکردن لە نەتەوەکانی تر و وڵاتانی تر و پێشێلکاری یاسای نێودەوڵەتی ئاکامەکەی هەر بەو جۆرە بێ، بەڵام جۆرێک لە بێدەنگی لە کوردستان هەیە. ئەو بێدەنگیە حەقە نەبێ، چونکە بینیمان خوێنی پێشمەرگە و گەریلا لە بۆمبارانی فڕۆکەکانی تورکیا پێکەوە ئەڕێژرێواتە دەوڵەتی تورکیا جیاوازی لە نێوان پێشمەرگە و گەریلادا ناکا، پێوە جیاوازی لە نێوان هیچ کوردێکدا ناکا، کە ئەمە حەقیقەتی ئەو ئۆپۆراسیۆنانەیە کە هەیە. نابێ هیچ لایەک خۆی بە بێلایەن لەم پرسە ببینێ. هەڵوێستەکانی دەوڵەتی عێراق لە ڕاستیدا تا ئێستا هەڵوێستێکن لەسەر ئاستی بەیاننامەن، بەڵام کاردانەوە و کاریگەریان لەسەر ئاستی ئەوساتی نێودەوڵەتی هەیە. پێویستە هێزە کوردستانیەکانیش ڕۆڵی گرنگی زیاتریان هەبێ ئەو بەیاننامانەی سەرۆکایەتی کۆمار و وەزارەتی دەرەوە و حکوومەتی ئیتیحادی کار لەسەر بکەن لەسەر ئەو بنەمایە داوا بکرێت کۆمەڵگەی نێودەوڵەتیشی تر ڕێگە نەدا هەرێمی کوردستان پێشێلکاری بەرامبەر بکرێت. خوێن ساردی بەرامبەر بەو هەموو خوێنە گەرم و ئەو هەموو خوێنە بێگوناحی خەڵکی کوردستان دەبێتە قوربانی و دەیڕێژێ، پێویستی بە یەکدینگی و بە یەکڕیزی هەیە، پێویستی بە کۆدەنگی نیشتیمانی هێزە سیاسەکان هەیە. پێویستمان بەوە هەیە گوتارێکی نیشتیمانی هاوبەشمان هەبێ بۆ تەحەدیاتەکان. بە دڵنیایی ئەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕووی لە گۆڕانکاریەوە و گۆڕانکاریانە بە دڵی داگیرکەرانی کوردستان نابێ و ئامانج گەلی کوردستان لە خواست و لە خواستە نیشتیمانی و نەتەوەیەکانی نزیکە بێتەوە. لەو ڕۆوە تورکیا سەرەتاکانی شکستهێنانی تەواوەتی لە ئۆپەراسیۆنەکانی لە باشووری کوردستان دەبینێ. هەر لەبەر ئەوەشە کوێرانە بۆمبارانی ناوچە گەشتیاریەکانەکە، بۆمبارانی خەڵکی سڤیلەکە، بۆمبارانی هێزی پێشمەرگاکە کە ئەو دوو سەربازی سوپای عێراق کە شەهید بوون لەگەڵ خەڵکی تر. ئەمە دووبارەبوونەوەی ئەزموونی دەوروبەری شنگالە کە پێرار ساڵ فڕۆکەکانی تورکیا هێزی پێشمەرگە و گەریلایان لە یەک سەنگردا کرد بە ئامانج. لەبەر ئەوە پێویستەکە ئەو گوتارە دژمنکاریە بە باشی بخوێندرێتەوە، کەس بێلایەن نەبێت لەم پرسەداوە. هەر هیچ نەبێ ئەرکی ئێمە بریتی بێ لە ڕاگررتنی تاوانکاری بەرامبەر بە خاک و خەڵکی کوردستان. هیچ ڕێکەوتنێکی ژێربەژێر نییە. ئەوەندەی هەیە کە هێزە ئەقلیمیەکانی ئەم مەنتیقە هێشتا کە عەقڵەتی 100 ساڵیان نەگۆڕاوە و ڕەوایەتیە دەن بە خۆیان کە سنوور ببەزێنن و دەوڵەتەکانیان بە عەقڵەتی دەسەڵاتخوازی سەردەمەکانی پێشتر کە ئەمارەت بوون یان خلافەت بوون یان ئیمپراتۆریەت بوون بەو جۆرە بیرەکەنەوە. دەوڵەتی تورکیا بە دەوڵەتی عوسمانی کۆن خۆی وێنەکاتەوە کە ئەمە لە زەهنیەتیانە شتێکی لەم بابەتە دروست بووە، بەڵام بەبێ خوێندنەوەیەکی بوعدی سیاسی، ئایدۆلۆژی، ئابووری، گۆڕانی کۆمەڵایەتی لە مەنتیقەکەیە. بێگومان بەبێ بەدیهێنانی خواستەکانی خەڵکی کوردستان لەم ناوچەیە هیچ دەوڵەتێک لە دەوڵەتەکانی ئەم مەنتیقە ناتوان بە فراوانخوازی بەرژەوەندی ئابووری و سیاسی بۆ خۆیان مسۆگەر بکەن، ئەوەندەی زەحمەتی ئابووری و سیاسی بۆ ناوخۆی خۆیان دروستەکەن. و هیچ ڕێکەوتنێکیش باوەڕ ناکەم هەبێ ئەوەندەی کە بیندرێ لە گوتاری سیاسی دەوڵەتی عێراقا گوتارێکە نیگەران ئامێزە بە پێشێلکاریەکانی دەوڵەتی تورکیا بۆ خاکی عێراق و کوردستان.